لأوكرانيا و چند روزه گلک سارا دلنیا اساس تبتت کم راستیجی افجام و بزانم نوفه سرمایه دا تو بیجی نوچه که خوش بهتن اوی خلکی هم یک گرم بکت؟ ڕاستە شەهیان وڵات چەند ڕۆژە زۆر ساردی کردووە لەگەڵەوەی کە خەڵک چاوەڕێن هەواڵێکی گەرم و دڵخۆشکەر ببیستن کە شوهەوایەوەش ئێرەش زۆر ساردە ئەوەش بڵێم کە من لە شەوی ڕابردووە کێفم بەجێ هێشتووە هاتوومەتە بەشی ڕۆژهەڵات ئەمڕۆ سەردانی چەند ناوچەیەکم کرد چەند شارێکم کرد کە لەو شوێنانە هێشتا شەڕ و ڕوبەڕووبوونەوە بەردەوامە ئێستا لە کراماتۆرسکم کەمێک پێش ئێستاش لێرە زەنگی ئاگادارکردنەوە لێدرا یعنی لە کاتێکتا کێمە هەمومان چاوەڕێ ئەوەن کە ئەم پەیوەندیە تەلەفۆنیە بکرێ بۆی کە هەواڵێکی دڵخۆشکەر بێ بۆ خەڵکی ئۆکراینە بۆ کەسانی کە بە تایبەتی لە بەرەکانی پێشەوەی شەڕن کەچی بردومانەکان لێرە بەردەوامە هەر شەوی ڕابردوو چەندین هێرشی درۆنی و موشکی بۆ چەند شارێکی نزیک لە شاری کراماتۆرس کە دەکەوێتە بەشی ڕۆژهەڵات لە هەرێمی دۆنێتس کراوە کە چەندین باڵەخانە ڕووخابوون ئێمە خۆمان لەوێ بووین تازە هاتوینەتەوە ئەم شوێنە کە ئێستا لەگەڵ تۆ قسە دەکەم بەگشتی لێرە لەلایەن بەرپرسانی ئوکرایناوە ئەوەی کە هەیە ئەوان دەڵێن ئێمە هەڵوێستی خۆمانمان ڕاگەیان گوتمان ڕازین بە ئاگربەستێکی 30 ڕۆژە بەڵام ئێستا پوتین دەبێت جواب بداتەوە ئەگەر ئەو بڵێ ئەم ئاگربەستە 30 ڕۆژە بەشداری ئەم ئاگربەستە 30 ڕۆژە ناکەین کەواتە خەتای ئەوە نەک ئێمە بەڵام بێگومان ئوکرایناش زۆر شەرت و مەرجی داناوە کە یەکێکیان بابەتی چۆڵکردنی ئەم ناوچانەیە کە ئێستا بەشێک لە خاکی هەرێمی دۆنێتسک و لۆهانسک و زاپۆرژیا و خێرسۆن بەدەست هێزەکانی رووسایە لێرەش کە لەگەڵ خەڵق قسە دەکەم ئەوان زۆر دڵخۆش نین بەم پەیوەندیە تەلەفۆنە یعنی زۆر هیوایان پێ نییە پێیان وایە تەلەفۆنەکە یا بێ ئەنجام دەکرێت یا ئەوەی کە رووسیا ئاگربەستەکە ناباتە بواری جێبەجێکردن چونکە نایەوێت ئەو خاکانەی کە ئێستا لێرە کۆنتترۆڵی کردووە ئەو شارانەی کە لێرە بەدەستیەوەتێ چۆڵ بکە بۆیە بەگشتی لێرە لەم بەشە خەڵک هیوایەکی وایان نییە پێچوانەوەیکە لە کیف پێیان وابوو ئەگەری هەیەکە دەست پێ بکە هیوایان هەبوو کەم شەڕە کۆتایی هەبێ لێرە چونکە خەڵکەکە خۆیان دابش بوونە بەسەر دوو لە رووسیا و ئوکراینە بۆیە بەڕاستی ینی ئەوانی چاوەڕمزان پاش ئەم پەیوەندیە تەلەفۆنیە ینی ئەوان زۆر چاوەڕێ پەیوەندیە تەلەفۆنیەکەنین ئەوان چاوەڕێ سپێ و دوو سپەیەکەن بزان دیسان سپەی هێرشێکی درۆنی یا موشکی دەکاتە سەریانیانە بەڵێ سپاس بوو دڵنیا سپاس بوو زانیاریەنتە تو اوکرانیا گەلمم بووی دەسێنتە خوش بن